دوماهیک خاطرخواستنەکە پڕ بە ئازارە لە باب و برا و برازان خۆ دەکات. پشتی کودڕودانەکە هاتنوچۆدان سەرڕێکە. ئەلقوش شێخان 8 کەسا گیانەخۆش دەستدای لەیەک ji کەنیسەین دهۆک ڕێڕسمێن ئۆلی بۆ هاتن کرن. پشتی دوماهیک هاتنا ڕێڕسمێن ئۆلی بەرەف گۆڕستانە سێجیل سێمی لە پرێکەفتن و لێ دەرب ئاخێ هاتن سپاردن. ئەوژی وەڵعیوان ناوەڕام gelek نەباشە خۆ ئەوژی وەڵعیوان gelek نەباشە یڵتەوەری هەوجەی نزا چ بین سەعاتێکی تەلیفۆنە دکتۆرێکی جیازەکە نینە و حتە تینن فەحسێ و دمای تەلیفۆنامت کرد بێژ سەر مەسئولیەتەتان دین نەخارێ جیهاز نینە بنەسەری چ خەستەیە جیهاز نینە ناوێم ئەلیکسان ئاشوت هەواڵ تەلەفۆنامە کردن گوت زاگەل سێمێلێ چ چێت بێ مگۆ خێرە تەلەفۆنت کەم بێژن ئەمی ئەمرێ خۆدێ کرێ نیڤرۆ مگەلوا تاقت سەر فراڤینێ بین نیڤرۆ فراڤینێ گوت ئەمی لیڤیا برایەتە دێت دیفمەڕە ماڵا مامێ خۆ بین ژن برامل ماڵا مامێ خۆ بی و زارۆکە و بابێمە نیڤرۆ فراڤینت خارن گوت ئێواری دێت دیفمەڕە ئەو ئێواری ڕۆژێ دوجارە مگەلوا تاقت وی وەختی ژیاز شۆلی بی من ئەنە چۆمەت فەیسبووکیشدا جێگرێ پارێزگاری دهۆکژت بێژێت دەبجدل سەرخرابی ڕێکوبانە ئێنە سەرخات دامێکی درێژە کارگیریە پارێزگاها دۆکێ بەڕێز پارێزگارە دهۆکێت گەل ئیدارە پارێزگاها نەینەوە بزاوێدانە و ئەو ڕێک بهێتە چێکردن ڕەنگێکی باشتر وەسا دیارە ڕازی بوون هاتی نەکردن ئەس بوارن وان نزیکە دەست پندێ هێتەکردن و ئەو ڕێک ببیتە جوت ساید و ڕێدانێت بێ ڕەنگی دووبارە نەبن لەسەر ڕێکا نێودەوڵەتی یا شێخان ئەلقوش چەندین ڕوودانن وەسا ڕووداینە و چەندین خێزان تەمامەتی بووینە قوربانیە vêcala tang û nêvdewletiya. Ji bo geştê çûbûn, lêxirabiya rêkubana kiredumehî geşta 8 kesa jê xêzanê û sê endamên din ji wê xêzanê navbera mirin û manê dane. Lewra kesûkar û xelkê deverê giştî dexwaz dikin hikûmeta herêmê çavekî bi rêkubana de xweşit û êtîne bite malwêranî. Şîrokxedir Kurdistan News, Goristana SC.